بابا گورگور یعنی ئەو کەسەیەکەوە دەستی بە توانای ئاگری هەیە، ئەو کەسەیەکەوە دەتوانێت ئاگر بکاتەوە. بۆی دەتوانین بڵێن لێکدانەوەی ئەم پیرۆزی ئاگرا لە شارستانە تێکۆنەکانی میزۆپۆتامیا بە تایبەتی لە تەل نەمر شوێنێک دۆزران پاشماوەیەکی بازنەی دۆزراوەتەوە کە دەکاتە لای خۆراوای کەرکووک کە بۆ سەردەمەکانی 3000 پێش زاین دەگەڕێتەوە. باز لەوە دەکات کە خودداوەندی گرا پێشەوای ئەو شوێنی کردو و کاری کردووە لەو شوێنەدا. بۆیە لێکدانەوەکان ئەوە دەخەنە ڕووکەوە پاشماوەی ئاگر شتێکی پیرۆز بۆ لە ئاینە کۆنەکان واروە لە ئاینی زەردەشتی و لەو ئاینانی کەەوە هاتۆ هەرێکە بە پێ قۆناغەکانی خۆی پیرۆزی خۆی بووە. بۆی ئەم شوێنە گرنگیەکی خۆی بۆ وەروەها دۆزینەوەی پەرزگای زەردەشتیان لەم شوێنەدا ئەو بەڵگەیەکەوە ئەم شوێنە گرنگی خۆی بوو لە سەردەمانێکدا شوێنێکی پیرۆزی زەردەشتیەکانش بووە بێجگەلەوەی کەوا لە ئاینە کۆنەکانی میزۆپۆتامیاشدا بایەخ و گرنگی خۆی هەبووە. ئەم ئاگرە لە هەموو قۆناغە مێژوەکانی خۆیدا گرنگی هەبوو و بایەخی خۆی بوو و دەتوانین بڵێن ئەو گرنگی و بایەخەش دەبین ئەم ناوە لە چەند شوێنێکیش دووبارە بۆ تۆ لە بەغدان شوێنێکی بەناوی بابا گورگۆر، لە قەروە لە لای ئێران شوێنێکی بەناوی بابا گورگۆر و هەروەها لە کەرکووکش کە ئەم شوێنەی پێڵێن بابا گور بۆیە پێ دەچێت ئەمە گواستنەوەی ئەم شوێنە یان ئەم شوێنە گوازراوەتەوە بۆ شوێنێکی تر لەبەر پیرۆزەکەی یا لەو شوێنانەوە گوازراوەتەوە بۆ ئێرە بۆ پێویستی بەکنە و پشکنی زیاترەیە بۆی بتوانین بگاینە ئەوەی کە ئەو پاشمە شوێنەواری زیاتر بدۆزێتەوە بۆی بزانین بنەڕەتی بابا گورگۆر دەتوانین بڵین لە دیانەتی یا ئاینی یارسانەکان و کاکەیەکانشدا بابا پیاوی گەورە ینی پیاوی بەڕێز بوو. ئەم شوێنە لە هەموو قۆناغانی خۆیدا گرنگی بوو و دەتوانین بڵێن لە سەردەمانێکدا گرنگی ئەم ئاگرا لەوەدا بۆ خەڵکی بۆ زیارەتی هاتوونە بۆ مناڵبوون. بابا گورگۆر بە گوڕ هاتم بۆ منداڵ هاتم یا بۆ کۆشە کوڕ هاتم. ئەمە لە سەردەمانێکی زۆر خەڵکی هاتوونە بۆ پیرۆزی شوێنەکە و گرنگی پێگەی ئەم مەقامە لەم ناوچەیەدا. بۆ بیر و باوەڕە کۆمەڵایەتی و ئاینی کە هەیان بۆ جاران خەڵکی سەردانی ئێرەیان کردو کە لایەن بە شتێکی پیرۆز بووە لەلایەن بووەکەوە ئەوەی کە بێ زیارەتی ئەم شوێنە بکە مناڵی کوڕی هەبێ یا بۆ داواکردنی کوڕاتونەتە ئەم شوێنە بۆی لە زۆربەی شارەکانە بەناوبانگ بووە و چەندان کەسش هەبووە لە قەبی لەبەر پیرۆزی لەبەرەوەی کە مناڵە لێرە لە هاتوونەتە زیارەت ئێرە لە دایک بووە بابا گورگۆر کێنراوە بەنا بەڵام کە خۆ خەڵکی ئێرەنە بۆ خەڵکی سلێمانی بەمە لەبەر پیرۆزی شوێنەکە بەکارات تۆ لە هەولێر لە سلێمانی لە خانەقین لەو شوێنانەوە هاتوونە کاکەیەکان زیارەتیان کردو خەڵکی کەرکووک زیارەتیان کردو بۆیە شوێنێکی پیرۆز بۆ لە هەموو پێکاتەکان لە کورد لە تورکمان دەتەنانەت لە مەسیحەکانش لە لایەن مەسیحەکانش پیرۆز.